دوێنێ باسی هینمان کرد باسی ئۆکتۆبر سەپرایزمان کرد یعنی مەسەلە ئیسرائیل لێدانەکە هەبوو بەڵام پێ نەدەچوو کە ئۆکتۆبر سەپرایز بێ ئەوەی کە ئەگەر ئۆکتۆبر سەپرایزیش نەبێ شتێکی سەیرە لەم هەڵبژارنە ئەمجارەدا مەسەلەی ڕۆڵ و کاریگەری موسڵمانەکانە وەنیە لە هەڵبژارنەکان دیار ئەمجارە بووای لاتەوە بۆچی ڕۆڵی موسڵمانەکان لە هەڵبژاردنەکانی سەرۆکاتی ئەمریکادا وای لاتەوە زۆر خەریکە دەبێتە یەکلایکەرەوە دەبینین ترامپ و هاریس هەردووکیان باسی موسڵمان دەکەن مخاتەبەی کۆمەڵگەی موسڵمان دەکەن هێمن بەس ئەم هەڵبژاردنە نییە کە دەنجی موسڵمانان گرینگە لە هەڵبژاردن یعنی ئەگەر ئەمە سەری هەڵبژاردنەکانی ڕابردوو بکەین دەنجیان گرینگوە بەڵام ئەوەی ئەم هەڵبژاردنە کە زۆر گرینگە موسڵمانەکان بەشێکیان کەوتونەتە ئەو ویلایەتانەی کە سوینگ ستیتن جیاوازی دەنجی نێوان دوو بەربژێرەکە هێندە زۆر نییە واتە چەند هەزار دەنگێک ئەتوانێت یەکلایی بکاتەوە کە چێ ئەچێتە کۆشتی سپی هەرەمە وای کردووە کە دەنجی موسڵمانان گرنگ بێت ئەگەر ئێمە بە ژمارە سیر بکەین ڕێژەی موسڵمانان لە ئەمریکا نزیکەی سەدای 1.3 واتە ڕێژەیەکی زۆر نییە بەڵام وەکو باسم کرد ئەو ژمارانە بۆ نمونەگە سەری میشیگن بکەین نزیکەی 240 ئەگەر سەیری پەنسیلڤانیا بکەین بە هەمان شێوا سەیری جۆرجیا بکەین ئەگەر نمونەیەک وەربگرین بۆ نمونە ئەگەر سەیری جۆرجیا بکەین جیاوازی دەنجی بایدن و دۆناڵد ترامپ لە 2020 چەند بوو نزیکەی 12000 بوو باشە ژمارە موسڵمانان لە ویلایەتە چەندە نزیکەی 60 بۆ 70000 موسڵمانی لێ واتە ئەگەر بێتەوە موسڵمانانە بڕیار بدەن دەنگ بە کاندیدێک نەدەن یان دەنگ بە کاندیدێک بدەن لە بەرامبەر کاندیدەکەی دیکە بێگومان ئەنجامی دەنگانە گۆڕێت مەسەلەن پەنسیلڤانیا کاڵێن ئێستا هەڵبژاردنەکە ڕەنگە یەکلایی بکاتەوە کلیلی چوونە کۆشتی سپی لە پەنسیلڤانیا بێت سیر بکە لە هەڵبژاردنی ڕابردوو بایدن نزیکەی بە 80000 پێش دۆناڵد ترامپ بوو بەڵام جارە سەیری ژمارە موسڵمانان بکەین لەوێ 125 بۆ 130000 موسڵمانە واتە ئەوەی بتوانێت قەناعەت بە موسڵمانەکان بێنێت بێگومان ئەتوانێت بارێکی قڕس لە کەمپینەکەی لا ببات و بتوانێت تا ڕادەیەک دڵنیایەکی سوکنایەکی هەبێت کە بڵێ من ئەتوانم ئەم ویلایەتە ببەمەوە واتە یەکلاکەرەوەن و دەنجیان زۆر گرنگە ڕێباز جاری ڕابردوو کە ڕووماڵمان دەکرد دیسان موسڵمانان لەو شوێنانە بوون کە سوینگ ستیتس یان ویلایەتە یەکلایی نەبووەکانن بەڵام ئەگەر بیرت بێت کە ڕووماڵمان دەکرد ئەوەندە باسی موسڵمانان نەدەکات وەکە چی بوو جاری دیکە خۆیان یەکلای کرد بوو بایدن یان ئەم جارە شتی دیکە ڕوویداوە جارەکانی تر عادەتەن موسڵمانەکان لەوانەیە نامە بتوانێت لەسەرەوە زیاتر قسە بکات لە ڕێنێژویەکەوە بەڵام لە هەڵبژاردنی ڕابردوو زۆربەی زۆری موسڵمانەکان نزیکە لە 167 زیاتر دەنگیان بە بایدندا بەڵام ئەم جارە گۆڕاوە ئەو ژمارانەی کە دیار باسی کرد بە تایبەتی لە ویلایەتی میشیگن و پەنسیلڤانیا ئەو موسڵمانانەی لەوێن ئێستا زۆر نایانەوێت دەنگ بە بایدن بن بە هاریس بن چونکە هاریسیش لە ئیدارەی بایدن بووە و تووشی نائومێدی و ئیحباتێکی زۆر بوون دیسەپۆینتمنت بوون کە لە مامەڵەی ئیدارەی بایدن لەگەڵ مەسەلەی غەزە و فەڵەستین بۆیە ئەم جارە بڕیاریان یاوە دەنگ نێن بە کەمەلا هاریس ئەوەش قسەش دەکەی پێت سێر چونکە هەرو دۆناڵد ترامپەیە کە پرۆژەی ئابراهامی هەبوو کە سیستەمێکی یان دەوڵەتێکی فەڵەستینی پیشان دەدا کە هیچ نەبوو شتێکی بەدەست نەبوو ڕاپرسێکم بینی من قسەش دەکەی باڵێۆزخانەی ئەمریکای گواستەوە بۆ قودس بەڵام خۆ نانێت دەنگ بن بە دۆناڵد ترامپش ڕاپرسێک هەیە ئەمڕۆڵێ لە ١ موسڵمانەکان دەنگیان بە هاریس لە 129 بڕیارە دەنگ بدەن بە جیلستاین 11 ئامادەن دەنگ بدەن بە دۆناڵد ترامپ یعنی هێشتا جیلستاین و کاندیدی پارتی سەوزە کاندیدێکی پارتی سێمە جیلستاین و کەمەلا هاریس لە لای موسڵمانەکان تقریباً وەکو یەکن ئەمەش مەترسێکی یەکجار گەورەیە بۆ بەتەنیا جیلستاین نییە کۆڵنێل وێستیشەیە طبعاً ئەم دوو بەربژێرە جیلستاین و کۆڵنێل وێست زۆر لە موسڵمانان نزیکن تەنانەت دەگە سیر بکەی جێگرەکانیان بەڵام مشکلەکە لێرەیە کە تۆ دەنگدەری موسڵمان کە تۆ دەنگ بە هاریس نادەی دەنگ بە ترامپ ناتۆ زایەکێک لەوانە بن بەسەرەوە دەنگ بە هەر سێرد پارتی کاندیدێک بدەیت کاندیدی پارتی سێم
بەنەڕاستە خۆ خزمەت بەیەکێک لەم کاندیدا ناکەیت ئەگەر دەنگ نەدەی ئەگەر دەنگ بە کاندیدی پارتی سێم بدەیت ناڕاستە خۆ خزمەت بەیا بە هاریزەکە یا بە ترامپ پێکمان لێرە خزمەت بە ترامپەکە خزمەت بە ترامپ حاڵەتی مسلمانەکان خزمەت بە ترامپەکە کاتە ئەگەر مسلمان لە ئەمریکا یا لە سوینگ ستیتەکان دەنگی نەدا یان دەنگی بە کاندیدی سێمدا پێکمان خزمەت بۆ خزمەتی ترامپی خزمەتی جا بۆچی چکە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو هێمن ساڵی 2000 جۆرج دەبلیو بوش کاتێک کە خۆی پاڵاوت یەکەم خوری هەڵبژاردننی دەزای سەدا چەندی دەنگی مسلمانانە سەتا 1970 دەنگی مسلمانانی ئەمریکا هێنا جۆرج دەبلیو بوش بەپێی دەبلی بوشە کە هاتە عراق و جۆرج دەبلی پێشەوەی بچێتە عراق یەکەم خولی پێشەوەی بچێت 1970 بەپێی ڕاپرسێکی کێر کە گەورەترین ڕێکخراوی مافی مسلمانانە لە ئەمریکا Council on American Foreign Relations ئەنجومەنی پەیوەندی مسلمانە ئەمریکیەکان بەڵام چییە بێ جۆرج دەبلی بوش ئەفغانستان داگیرەکات واروها هێرشەکە دەسەر سەدا حوسێنیش ڕوخێنە لە عراق ئەمە دەنگی مسلمانانە گۆڕێ لە ئەمریکا لە دژی پارتی کۆماریەکان لێرەوە سەرەتای جیابوونەوەی پارتی ئەمریکی مسلمانەکان لە کۆماریەکان دەست پێ ئەکات 4 ساڵ دواتر زیاتر لە سەدا 90 مسلمانان دەنگ بە ڕکابەرەکەی جۆرج دەبلی بوش لە وڵات جۆرج دەبلی بوش هەرێباتەوە هەڵبژاردنەکەات بۆی مسلمانان کارگەرێکی وای ناکەن گرنگ بوو ڕۆڵی مسلمانەکان لە هەڵبژاردندا ڕۆڵیان زۆر گرنگ نەبووەکو ئێستا بەردەوام ڕۆڵی مسلمانە خۆ زین لە زیادبوونە هێسانێک کەس باس لەواکەن ڕاستە ئێستا جوولەکە بۆ 2.5 مسلمانانی دانیشتوانی ئەمریکا مسلمانان نزیکەی نیوەی ئەوەن 1.3 کەمێک لە نیوە زیاتر بەڵام شتێکەیە کاکێ من گوێم لە مێژونووسێکە کرد کە پێش ئێستا چەند ڕۆژێک پێش ئێستا لە کەناڵی CNN دەیگوت مسلمانان بەپێی داتا دیموکرافیەکان دەریەخات کە لە ماوەیەکی نزیکە دانیشتوانی مسلمان لە جوولەکە زۆر زیاترە بێت لەم وڵاتە ئەمەش ئەکرێ بەو مانایە بێت کاریگەریان زیاترە بێت لە کاریگەری جوولەکەەکان لەسەر هەڵبژاردنەکانی ئەگەر بێت و تەنیا وەکو بلۆکێکی دەنگدەر سەری بکەین بێمان باسی ئەوانەش کرد بەڵام حاڵەتی ئەوەی دیموکرافیەکە ڕاستەوە لەم حاڵەتی ئێستەی ئەم ساڵە کە لە میشیگن و پەنسیلڤانیا یەک دەنگیش گرنگە سیری زۆرە یەک دەنگیش کاریگەری زۆریە بێ مسلمانیش زۆربەی زۆری بەشێکی هەرە زۆری ژمارەیەکی زۆر لە 200,000 لە میشیگان 100,000 لە پەنسیلڤانیا لە جۆرجیا لە ئەریزۆنا دیار بەڕاستی لە میشیگن کوردی لێن دەزانین عراقی زۆر لێن بەڵێ میشیگن ئەگەر ئێمە سیر بکەین خەڵکێکی جیاوازی لێ و خەڵکێکی مسلمانی لێە طبعاً شیعی لێ سونەی لێ من بۆ خۆم چوومەتە میشیگن راپۆرتیشمانە سەر کردووە لە دیربۆرن لە هەر پێنج خولەک ئەگەر بە پێ بڕۆیت حوسێنیەکە بینی وە گەورەترین مزگەوتی مسلمانان لە ئیسلامیک سنتەر هەر لە میشیگن کوردی لێە بەڵام کوردستانی زۆر لێ کوردی زۆرین بەڵام کوردستانی زۆر لێ چونکە مازانی لە کوردستان بەتەنیا کورد ناژین خەڵکانێکان بە تایبەتیوانی لە ناوچە جێناکۆکان کە ئێمە پێیان ئەڵێن ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ناوچە دابراوەکان کریسیانی لێە کردانی لێە ئەمانە بەشیشان خەڵکی زاخۆن بەشیشان ئەرمەنیەکانی زاخۆن ئەوانەی کە لەوێش یاوان هەندیان خەڵکی عنکاوان و لەوێ کۆمەلگایەکی بەهێزیان هەیە تەنانەت ئەگەر دیقەت بدەیت ئەگەر لە هەڵبژاری سەرۆکایەتی زۆر یەکلاکەرەوە نەبن ئەمانە لە هەڵبژارنەکانی کۆنگرێس یەکلاکەرەوەن ژمارەیان زۆرە نزیکەی 60,000 ئەبێن بۆ بزانە ئەو خەڵکانی کە خەڵکی کوردستان و خەڵکی ئەو ناوچانن بەتابەتی دەشتی نێونەوە من یەک شتەڵە لەسەر میشیگەن چکە دو ساڵی 2012 تازات بووم ئەمریکا تقریبا چەند مانگێک باتم ئەمریکا چوون بۆ میشیگن بۆ بەحثێکی زانکۆ ئەوەی بەلامەوە سیر بوو بەڕاستی چۆن وەکو چکە شیعە زۆرترین زۆربەی عراقیان شیعەن لە دیار لوبنانیەکانی شیعەن لوبنانی بە پلەی یەکەم گەورەترین جالی مسلمان لوبنانین لە میشیگن دۆم عراقیە یەمەنی لێن بەس دۆم عراقیە بەپێی داتاکان بەپێ و کاتی کە سێر بکەیت نازانم گۆڕەکانی بەسرات بێ عراقیش خۆ زانی مناڵ زۆرە خەرۆتایکێتم وەکو خۆی ماوەتەوە وەکو خۆی ماوەتەوە زیاتر هێمن من کاتی ڕۆشتم عاشورا بوو قەنەعەتەکەیت ئەو شەقامانەی دیێربۆرن چۆن وەکو وادانێک کەربەلایە بەو شەقامانەیە مسلمان لە خۆیەدات بەو هینە ئەو نەریتەی خۆیان لە خۆیانیانەدا و عینی ئەدی ئیمامی حوسێن و حەسەن عاشورایانە کردەوە ینی زۆر بەلامون جا ئەمە شتێکی بە من تازاتومەدە ئەمریکا بەلامەوە کە یعنی لێرە چۆن چەندێک تەسامحی دینی هەیە لە وڵاتە لە ئەمریکا مسلمانان یعنی
چەندێ مافیان هەیە لە ئەمریکا وەکو هەموو دینەکانی تر ئەو کەمە پێش تەشوین لە بەردەم و مزگەوتان بەرنامەیە تۆبارکەین بەڵام نەمانتوانی لەبەرەوەی شوێنێکە زۆر گونجاو نەبوو مزگەوتێکی گەورە لەناو واشنگتۆنی پایتەخت لەوانەیە پێش 6 دقیقە بە ئۆتۆمبیل لە کۆشکی سپیۆ دوورە و لەناو پنتاگۆن بۆ نمونە کاکرێباز زانێت لەوێ ماوەیەک ڕووماڵی پنتاگۆنی کردو ژووری نوێشکردنەیە بۆ مسلمانان بۆ خۆیان ئەو مزگەوتێک کە نامۆ باسی کرد چوین ئێستا دەمانەوێت لە بەرنامەکە بکەین لەبەرەوەی هەندێک کشتی تایبەتی مێژووی هەیە بەڵام ئێستاش تایبەتمەندێکی هەیە چیە تایبەتمەندی ئەو مزگەوتێکە باسێت ئەو مزگەوتە گەورەترین مزگەوتی واشنگتنە لە گەڕەکێکی واشنگتنە کە سنتەری ئیسلامی واشنگتنەوە پێدەچوینە بەردەم ماڵێک ماڵی ئۆبامایە گەڕەکی کالۆرامایە کالۆراما لە واشنگتن گەڕەکی دەوڵەمەنەکانی واشنگتنە بۆ نمونە ساڵی 2016 کاتێک ئۆباما سەرۆکایەتی بەجێ هێڵێ بەهۆی کچەکەیەوە کە کچەکەی هێشتا تەلەبەی پۆلی شەشی ئامادەیی بوو با بڵێن نەیویست عادەتەن سەرۆکەکان کە سەرۆکاتی تەواو بەجێ هێڵن واشنگتن بەجێ هێڵن نایانوێت لە واشنگتن بێنن بەس ئۆباما مایەوە بەهۆی کچەکەی ویستی کچەکەی خوێندنی لێرە تەواو بکە و اینجا بەجێ بێڵێ خانوویەکی لێرە کڕی لە گەڕەکی کالۆراما ڕێگەکەوێتە پشتی مزگەوتەکەەوە لەواری مزگەوتەکەەوە تۆ چاو لە ناو بەزۆزام راپۆرتێک لەسەرەوە کرد بۆ جارێکیان کەماڵێکم لەسەر ئەو گەڕەکە کردەوەی کەماڵە هاریسیش هەر لەو دەور بەرە مالی کەماڵیڤانکاۆزێکیش لەسەرەوە بەڵام ئەوەی سەیرە مالی ئیڤانکا لە تەنیشت مالی ئۆبامایە ئەویش کە ئیڤانکا و جارێت کوشنەری مردی کاتێک هەمویان لە پاڵ مزگەوتە کاتێک کە هاتن بۆ واشنگتن زوفریان نوێش لەوێ خانوویان کڕی لەوێ خانوویان کڕی تەنیشت مالی ئۆباما مالی جێف بێزۆس لەوێ خاوەن و دامەزرێنەری ئەمەزۆن و واشنگتن پۆست ئەمانە لەوێن ئەمە هەمووی کەوتونەتە پشتی مزگەوتەکە بازەمە ڕێکەوتە کە مزگەوتێک لە ناو واشنگتن ئەو خەڵکانەی لە دەوردن وڵا پێم وایە بکەین لە تەنیش گەڕەکێکی جوانە هەر شقامەکەش شقامێکەکە نوێنەرایەتی سەفارەتەکانەکە سەفارەتەکانی لێ ئەگەر دیقەت بکەین مزگەوتەکەش ئاڵاو شتی زۆریان داناوەکو نوێنەرایەتی وڵایەتانی مسلمانەکان لەوێ مەسلەی کەمپینەکان و سەر مەسلەی مسلمانان مادام مسلمان واگە باشت باسکەین قسەکەش ببڕم بوو هێمن ئەویش باشە بۆ ینی دیموکراتەکە ئەمە باسی ئەوە بکەین ێسا مسلمانان لەسەر چ بنەما دەنگ بەم کاندیدەدەن یا دەنگ بۆ کاندیدێن چ شتێک بەلارەوەگرێت مەسەلە ناوخۆیەکان یاخۆت مەسەلەکانی دارەوە پرسیارەکەی من ئەوەیە کەمپینەکان دەبینین ترمپمان بینیوەکە ئەم چەند ڕۆژە هەندێک شتی کردووە بۆی سەرنجی مسلمانەکان ڕابکێشن ئەو شتانە چین یەکێک لەوانە من دوێنێ گوێم لێ بوو دەڵێ پێم سەیرە مسلمان دەنگ بە هاریس بدەن لە هاریس لیستچێنی هێناوە کە باوکی جێگیری دەزاین بۆش سەرۆکی ئەمریکا عراقی داگیر کرد باسی عراقی دەکرد کە عراق داگیر کراوە لەلایەن ئەمریکاوە خۆی دەگوت شتێکی خراپە مسلمانەکان لەبەرەوە نابێت دەنگ بە هاریس بدەن چونکە کچەکەی ئەو لەلایەن دەزانی ئەمە خۆی کۆماری بووە کۆماری چونکە پشتیوانی لە هاریس دەکات خۆتڕم لێرە پێی وتەوە ئەمە قسەیەکی عەقلانەیە کات لەبەرەوەی مسلمانان وەکو باسمان کرد پێشتر 2000 پێشەوەی بۆش عێراق داگیرە دەنگیان بە بوشدا بەڵام دوایەوە دەنگێ سەیوەندی کە شیعەیەکی زۆریش بوو بۆش ئەو کەسە بوو کە پێش ترەمپ پێشتر لیدەری کۆماریەکان بووە بەس پێنجەکەی لیستچینی و دۆناڵد ترەمپ شتێکی تاڕادەیەک شخصیە ڕقێکی شخصیە بەرامبەر بەیەکتر ئەو بوو دوایەوەی کە پشتیوانی لە کۆمیتەی جانیوەری 6 کردوانە پەیوەندی بە هێرشی دۆناڵد ترەمپ خۆی لیستچینی هەر لە سەرەتای سەرۆکاتی دۆناڵد ترەمپەوە پەیوەندێکی باشیان نەبوو بەڵام دوای هێرشی هەوادارانی ترەمپ و ئەوانە لە 6 جانیوەری 2020 کاتێکیان کوتاسەڵێ لیستچینی بە تەواوی دژی لە کۆنگرێسیان کرد سەرۆکاتی ئەو لیژنەیەکە بوو بەسخوا با لەسەر مۆزوعەکەلان دەنێ مسلمانان ئەمەی ڕیسینی زۆر سەرنجڕاکێشە بەس شڵ ئەڵقەیەکی تری لەسەرەکەی حەزم لێ لەسەرەوە دەنگدەیت خچکە بەڕاستی بەلای منەوە زۆر گرنگە هێمن کە تۆ لە کوردستانی بۆ نمونە تۆ چ بەسەلەیەکت بەلاوە گرنگە گوڵت ژیانی خۆت ئەمریکەکانش بە هەمان شێوە لێرە بەس ئەم هەڵبژارنە جیاوازە ناوە زۆربەی ئەمریکەکان کە دەنگەدەن بەڵام بەعام ئەمریکیەوانی کە لێرە لەدایک بوون و ژیاون جگە لە مسلمانان بەڕاستی ئابووریان بەلاوە گرنگە ئابووری جاگەرێمە بەلاوە گرنگە بەڕاستی تەندروستیان بەلاوە مسلمانەوەیان بەڵام غەزیان زۆر پێگرنگە مسلمانان وا دەرەکەوێ سیاسی دەرەوەیان زیاتر بەلاوە گرنگتر بێ بۆم هەڵبژارنە نامەوە سیرکە ئەگەر ئێمە سەیری هەڵبژارنی ڕابردوو کەین ئەو ڕاپرسیانێک کە هەن ئەگە بە تێکرا ڕاپرسیەکان وەرەبگریتەوەن 1990 مسلمانان لە هەڵبژارنی پێشوو
چاودێری تەندروستیان بەلاوە گرنگ بوو 13 ئابووریان بەلاوە گرنگ بوو و تقریبا 12 شتێکی وایە سوشال جەستیسیان بەناوە دادپەروەری کۆمەڵایەتیان بەلاوە گرنگ بوو بەڵام ئەو ڕاپرسیانەی کە ئێستا کراون زۆربەی موسڵمانان ینی بە تێکڕا کۆکن لەسەرەوەی کە پرسی غەزە قەزیە غەزە لە پێشی هەموو شتێک دێت و تەنانەت چەند ڕاپرسیش کراوە لە هەڵبژاردننی پرایمەری بڕیاریاندا دەنگ نەدەن بە هەندێک کاندید و هەندێکیان تاوەکو ئێستا بڕیاریان داوە کە خۆیان یەکلانەکەنەوە کە دەنگ بەچێدە ئەمە قەزیەی غەزە بێژگەلەوە هاوکاریکردنی ئیسرائیل هاوکاریکردنی ئیسرائیلیش ینی ئەم وای کرد کە مسلمان کۆک بوون لەسەرەوە ڕێباز هەر کەسێک بێ تۆ هاوینەکەت دەبینی لە غەزە جینۆساید دەکرێت وایە خەڵکێکی زۆر دەکوژرێت ئەو وڵاتی کە تێدا دەژێ و دەنگی کە تۆ دەیدەی کە سەرۆکێک دێ لە ئایندەدا بڕیار دەدا چەندی پشتیوانی لە ئیسرائیل بکە ئەمە تەسیری هەیە طبعا بەڵام باز بۆ مسلمانەکانی جوان نییە بەڕاستی باوەژۆ لە خەڵکی جوش بێ و هەروە بیر بکاتەوە خەڵکێکی زۆری دیکەی ئەمریکی هەیە کە گەنجین کە مسلمانیش نین لەسەر مەسەلەی غەزە زۆر تووڕەن و ئێستا ئامادەنین دەنگ ئێستا پرسیارێک دروست بۆ لە ڕاستی ئەو مێژوولسێکە گەڕامەوە بۆی کاڵێ مسلمانان ئەکرێت ئەڵێ داتاکان وانی شایدن مسلمانان زیاترە بن لە ژمارە جوولەکان لە ئەمریکا دەنگدەر و ئەمەش ئەکرێت کاریگەریان زیاتر بکات لە هەڵبژاردنەکان پرسیارێک دێداراوە ئایا ڕۆژێک دێت کە سیاسەتی دەرەوەی ئەمریکا بە جۆرێک بێ کە زیاتر لە ئەنگری فەڵەستین و مسلمانان بێوەکو ئیسرائیل ئەمە ئەم گەڕێنەوە بۆ قسێکی نوام چۆمسکی ئەڵێ بۆ ئەوەی ئێمە بتوانین سیاسەتی وڵاتانی غەرب بگۆڕین بەرامبەر و دۆزانی کە بەلاوانەوەگرن بە دۆزی کوردمان بەلاوەکرێن ئەڵێ ئەبێت لە نەتاکی ئەمریکیەوە لە بەتم ئەپەوە دەست پێ بکەین لە وڵاتانە چونکە ئەڵێ ئەم سیاست مەدارانە تەنیا یەکشتیان بەلاوەگرن کە بچنە دەسەڵات بۆی بچنە دەسەڵاتیش پێویستیان بە دەنگی خەڵکیە بۆ ئەوەی بتەوێت قەزیەکەت گەورە بێ ئەبێ خەڵکی ئەمریکی بگۆڕین کارگەری لەسەر تاکی ئەمریکی دروست بکەین ئەمەش ئێستا لە گۆڕانە لە ڕێگەی میدیا و لە ڕێگەی مناڵخستنەوەی زۆر بۆ لە ڕێگەی وڵاتەکان بەریتە ویلایەتەکانی جۆلانە ئەوانە هەمووی تاکتیکی باشن نامەمەد باش بوو باس کرد ڕێباز دیار ئێمە بەگاڵتەش لەگەڵ دام باسی ئەومان دەکەن حقوای کورد لەمە دوای سیر بکە 4 ساڵی داهاتی کوێسویکستێت ئەمەی ڕووی لێ کوردۆنەیە گرتوانە لە وڵاتەشکە پلانێکی وا گەورەیانە ناشڤیل یەکلایی لە ویلایەتی تەنەسیە تەنەسیش ویلایەتێکی سوورە ویلایەتێکی کۆماریە و هیچ کێشەیەکی ئەگەر هەر لەسەرم کاریگەری مسلمانان دیقەت بکەینێ کاتێک کەمەڵا هاریس شوێنی بایدنی گرتەوە باسی چێکرا باسی ئەوکرا چێ بەڕاز ناکرێت تەزویر دەنگ بدەن بە پاس بگوازرێنەوە ڕێجیستەری لە ویلایەتی قەتەمی لە ویلایەتی خۆت دەکەین تاوان دۆناڵد ترامپ یەکێک لەو کەسانێک کە تا ئێستا و بیرکردنەوەی هەیە کە ئێساش تا ئێستا دانی بۆ دانە ناوە ئەگەر هەڵبژاردن بکرێت ئایا دانی پێیانێت یان دانی پێیان ئەڵ دوای با ببینین اینجا بەڵام لەسەر ئەوەی کە ئەمیش چی بڵێم کە هارس ئەیویست جێگرێک بۆ خۆی دیار بکات تاوان چەند ناوێک هەبوون بۆ نمونە شەپیرۆ یەکێک بوو لەو ناوانەی کە زۆر و تەنانەت خەڵکێکی زۆر ئەیانوێت ئەم ئەبێت و لەوەرەی حاکمی ویلایەتی پەنسیلڤانیایە کەسێکی جووە و تا ڕادێک بۆ بزانم پێشتر کۆماریش بوو ینی محافظکاریەکەی تامی محافظکاریەکەی زیاترە لە دیموکراتی پرۆ ئیسرائیلە و کەسێکی جووە بەڵام چێ هەڵبژارد تیموالزی هەڵبژارد تیموالز کەسێکە کە زیاتر لە ئەنگری قەزیە موسڵمانانە لە ئەنگری قەزیەی فەڵەستینە و هاریس شتێکەکەی کرد لەبەر دڵی مسلمانان بۆی خۆی جیاب کاتەوە لە بایدن کاتێک نەتنیاهو هات لێرە گوتاری پێشکەش لە کۆنگرس ئامادە نەبوو بیانوێکی هێنایەوە بەڵام خۆی ئامادە نەبوو و لە کۆبنەوەکەش وتی بە هیچ شێوازێک ئەمە چاوپۆشی لەو جینۆسایدە ناکەین کە لە قەسە هەیە نامۆ شتێک کە بۆ من بەڕاستی تۆزێک پێکەنی ناوی بوو ترامپ هەفتەی ڕابردوو بوو لە یەکێک لە کەمپەینەکانی پرسیاریان لێ دەکرد تکاکە گیان تخوا پرسیار بە سەباتۆزە گوێ لە گۆرای دەکرێت نیم سعات بۆ خۆی ڕاوەستا بووەوە جارجارە حرەکەیەکی بۆ دەکرد و گوێی لە میوزیک دەگرت دوێنێ یا بڵێن لە کاژێرەکانی ڕابردوودا باوا بڵێن ڕاسترە کە قسەی بۆ جەماوەرەکەی دەکرد تکاکە نازان مسلمان چۆن دەک دەدەن بە هاریس وا ئیسرائیل لە ئێران دەدا کە چێو لەوێ حەفلاکە لەگەڵ بیۆنس ئەم قسەیەشی تەواوە ئەوەش ئەوش ترشی تەواوە شتێکی ترامپ خزمەتی چیە لەگەڵ مسلمانان باوەش باس وەڵا خزمەتی زاواکەی جووە
تیفەنی کچەکەی زاواکەی لوبنانیەکی ئەمریکیە و هەر ئەوی سەرپەرشتی کەمپینی ترامپەکات بۆ گەیشتن مسلمانشکە لە لوبنان من نازانم ئەگەر مسلمان بێ بەڵام بەرپرسی کەمپینی دەستگەیشتنە بە عەبدوڕەحمانوانەیە بەرپرسی مەلەفی دەستگەیشتن یان ڕیچی مسلمانەکان بکات بتوانێت لەگەڵیان دابێت ئەو کۆمەلگانە ئەنی واتە یەکێک لەو کەسانێک کە خەڵکی وڵاتێکی عەرەبیە تێگەیشتنی زیاترە بۆ کۆمەلگەی عەرەبی و کۆمەلگەی مسلمان لەگەڵ میدیای عەرەبیش قسەی کرد دەزانین ڕۆژان ڕابردوو کاکە حەمە پیاوێکی زۆر باشە باسی محەممەد سەلمانی بەڵێمێکشن مسلمانان پێش ینی لە چەند ساڵی ڕابردوو پێش مەسلەی کاتێک غەزاوە نەگەرم نەبوو لە کاتی هەڵبژاردنەکان چەند مەسلەیەکیان زۆر بەلاوگرنگ بوو لە ناوخۆشێک لەو مەسەلانە لە باربردنی کۆرپەلا ئەمەیان بەلاوە زۆر گرنگە مەسلەی هۆمۆسێکشواڵیتیش بەشێکیان زۆریان دەنگیان بە دیموکراتەکان نادا لەبەرەوەی دیموکراتەکان منداڵ لە باردەبن بە پێشەرە دۆمیش ڕایجیاوازی لەسەر هەیە لایەنگری هاوڕەگەزبازی بوون دیموکراتەکە بەڵام ئێستا ئەوە چکە شتێک بۆ جا من دەمە یەک شتان زۆر بە کورتی لێ بپرسم چکە وەختەکەش هاوکاران دەڵێن خەریکە تەواو دەبێ ئێمە ئەو مناقەشەی هەمووی کردمان لەسەرەوەی مسلمان دەبێت خۆی یەکلای بکاتەوە لە کوردەواریدا شتێکەیە دەڵێن حەسەن کەچەڵ و کەچەڵ حەسەن هەر یەکن کێ ببێتە سەرۆکی ئەمریکا تەسیری دەبێت لەوەی ئیسرائیل پشتیوانی دەکرێت نا فەرق دەکات پرسیارەکەەوە هیچ فەرق دەکات کێ دەبێتە سەرۆکی ئەمریکا بۆی پشتیوانی لە ئیسرائیل بکە من پێم وایە زۆر فەرقەکات زۆر فەرق دەکات زۆر فەرقەکات ئەگەر ترامپ ببێت بەڕاستی هەر لە ئێستا ئاراستەی سیاسەتەکانی بەرامبەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست دژە مسلمان دەبێت ینی زۆر پرۆ ئیسرائیلە بێ وازەحە ئەوە پێشتر بینیمانە بۆ نمونە باڵێزخانەی ئەمریکای لە تەلەبی بۆ گواستۆ بۆ قودس ئەوانە هەنگاوی زۆر چۆنەڵێ بە ئینگلیزی لێ بۆڵد و ئەوەیانێت لەو هەنگاوی زۆر زەقا و گوێ نایەتە زۆر شت پێم وایە هاریس وا نابێ هاریس پێم وایە لە بایدن جیاوازتریژە بێ و هەر لە ئێستاشەوە ئاماژە بەوە کات کە ئەو جیاوازە لە بایدن لە وتارەکەشە لە کۆنگرێ دیموکراتەکان وتاری کۆتایی لەوێ بە جوانی باسەوەی کرد کە چۆن ئەو لەگەڵ ئەو شەڕیان نییە بەو شێوەیە نابێت کە ئەو ئەگەر ببێ سەرۆکی ئەمریکا بەو شێوەیە نابێت کە پێشتر مامەڵی لەگەڵ ئەو قسانە هەمووی تاوڕام لەگەڵە تەواوە یەک شتێکەی بۆ زیاد کەمەوی شەوەیە ترەمپ خۆی ئەڵێ ڕاستە من لە ئەنگری ئیسرائیلم ڕاستە ئەو شتانی هەمووی کردوەکە ڕێباز ئاماژەی بێدا دەڵێ بەڵام ئەگەر من سەرۆک بوومایە نەمەهێشتم شەڕە لە سەرەتاوە دروست بێ نەمێش ئۆکتۆبەری ئەوەی ڕووداوەکەی حوتی ئۆکتۆبەر دروست بێ سەر ئۆکراینە ناشوا دەڵێ بەڵام ئەم قسەی لای مسلمانەکان کڕیارێکی زۆری نییە بەرەوەی 11 لە سەدی مسلمانان بۆی کۆیکەینەوە ئێوە لەنێو وەکو دەڵێ ئەمریکین من و دیار ئەمریکینین بەڵام ماشەڵا دیار ئەو ماوەیە وەکو دەڵێ بەڕنیەوە ئەمریکای ناسیوە تێگەیشتووەوانە ئەوەی کە لە ئێوە تێگەیشتم ڕاستە لە سوینگ ستیتسەکان لە ویلاتێک لای نەبووەکان مسلمان دەنگێک لای کردەوەیان هەیە بەڵام هێشتاش دەنگی مسلمانی ئەمریکی بەرامبەر ترەمپ دەنگێوەیە کە یا دژێتی یا لەگەڵێتی کە کەمن لەگەڵین بەڵام لەگەڵ هاریس دەنگەکە زیزە لە دۆستی خۆی وایە ڕاست هەفتەی یان بەرنامەی داهات و سپینێ وامزانی هەرۆکو جارانە ئەمریکراسی هەموو هەفتەیەکە بازی چ بکەین نامەوە مۆزوع زۆرن بەڕاستی سەپرایز بێ سەپرایزی ئۆکتۆبەر هەتا ئۆکتۆبەر تا دێ با بیکەینە سەپرایز زۆر باش زۆر چاکەوە زۆر باش زۆر چاک